حەوت ساڵ بەر لە ئێستا لەلایەن چەند کەسێکەوە بە بەڵگەنامەی ساختە خانووی هاوڵاتیەک بە ناوی وریا عومەر بە بارمتە دانراوە و بڕی 180,000 دۆلاریان پێڕاکێشاوە. ئەمە لە کاتێکدایە خاوەنی خانووەکە دەڵێت من بە هیچ جۆرێک ئاگاداری ئەو بابەتە نەبوومە. دوای 6 ساڵ لەبارەی ئەو کێشەیەوە خاوەنی خانووەکە بانکی جیهان تۆمەتبار دەکات بەوەی دەستی هەبووە لەو کەیسە و هەر خۆشیان داوایان کردووە سکاڵا تۆمار بکەن. ملکەکان لە ڕەهەندانایە پاشان هەستانە بە تەزویر ملکەکەیان ڕەهنەکەیان تاویلی سە ملکەکەی من کردیە. پاشانە من چوم سکاڵام کرد بەخۆیان گوتیان سکاڵامان لێ بکە باقی جیهان کەچوم کە سکاڵام کرد پاش سکاڵا 6 ساڵە لە داگای ئەمن دێنێ و دەبان ئیشەکەی من ئەوەندە تاخیر کرا ئەوەندە تاخیر کرا چونکە باقیەکە بەخۆی دەستی تێدایە ملکەکەی من بای 5 دەفتەریە ئەوان 18 دەفتەریان دایتێ ئەو شخصانە ئەو بەڵگەنامانە ڕەگەزنامەی ساختە نفوسی ساختە شاد مختاری ساختە هەمووی ساختی تەزویرە ئیساقە هەمووی ئیساق ئەوە لێرە لە باقی جیهان وەرمگرتیە بەو ساختانە بەو ئیساقانە چونە 18 دەفتەریان دایتێ دوو شخصان دوو سیارە ئەوجا تاویلیان کردیە ملکەکە لە ڕەهم بووە هاوشتیان سەی من بە تەزویر ئەو ئەحمەد بەکرا هاتە ماری من گوتی کاکە مەعەمەر قەرەنی تاپۆی لە من وەگرت بەخۆی گوتی کە سیارەش ڕاشێشایە گوتی تاپۆی منیان بەر لە ڕەهنیاندانا پاشان تاپۆیەکەی لۆ منی هیناوە گوتی کاکە ئەوە لاماندا لەسەر تاپۆی تو هاوشتیان سە تاپۆی من بە تەزویر. دوای ئەوەی بانکی جیهان تۆمەتبار کرابەوەی دەستی هەبووە لەو کەیسە پەیام هەوڵیدا وردەکاری ڕووداوەکە لە بەڕێوەبەران و بەرپرسانی بانکی جیهان بپرسێت بەڵام ئەوان ئامادە نەبوون بە هیچ جۆرێک قسە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بکەن. ئەوەشیان بۆ پەیام ڕوون کردەوە کە کەیسەکە لە دادگایە و با دادگایەک لای بکاتەوە. ئەو قسەیەش لە کاتێکدایە ماوەی 6 ساڵە ئەو کەیسە لە دادگایە و تا ئێستا یەکلا نەکراوەتەوە. بەڵێ بە کەفارەت ئازاد کرێنە بەڵێ باقەکە تا ئێستا کە سکاڵاشی نەکردیە دوونێ پرسیارم لە پارێزەرەکەی خۆم کرد گوتی بە غیابی ئەوانەمان کردە مشتەکی یعنی واتە سکاڵاکات سکالاشان نەکردیە. ئەحمەد دوو جارە گەردانچی مەمەدیری باقی جیهانە پێی دەڵێم کاکە کاک مستەفای بینە بەرەو ڕووی من بەس ئەو پرسیاری من جوابی مداتەوە بزانم کو 18 دەفتەریدایە ملکەکەی من بای 5 دەفتەریە دەرێ بە خۆمان ئیجراعاتی خۆمان دەکەین وە زۆر تاقیبم کردیە ڕقەمی کاک ئازادم وەگرتیە خاوەنی باقی جیهان تەلەفۆنم لۆ کرد یەک جار هەری کرد گوتی کاکە ئەتوو غەڵەتی ئەویش تەلەفۆن هەر ناگری قسە لەگە بکەم کە ئەو تەزویرە گەورە زەخمە لەسەر مڵکی من کرایە. وەک خاوەنی خانووەکە دەڵێت بێ ئاگا بوون لەو دۆخەی بەسەریان هێنراوە بەهۆی نەدانەوەی پارەکە لاوادەی خۆیدا بانکەکە نیازی هەبووە خانووەکە بخاتە زیادکردنی ئاشکراوە بەڵام دواتر لا ڕێگەی دادگاوە ڕاگیراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.